ژانری نهێنی ئامێز یاخود میستری چییە؟ نهێنی ئامێز وەک لە ناوەکەیدا دیارە ئەو ژانرە ئەدەبی هونەریەیە کە نهێنیەش تێدایە و لە کۆتاییدا ئاشکرا دەکرێت و زۆر جاریش تاوانێش تێدایە کە لە کۆتاییدا چارەسەر دەکرێت. پاڵەوانی ژانرە نهێنی ئامێزەکان بە زۆری پشکنەر و لێکۆڵەرەکان و خراپەکارەکەش تاوانکارێکی نادیارە. چیرۆکی بەرهەمە نهێنی ئامێزەکان پڕن لە مەتەڵ و پێشهاتەی چاوەڕەوە نەکراو و زۆر جاریش کۆتاییەکی چاوەڕەوە نەکراویان هەیە کە خوێنەر و بینەر شۆک دەکەن. لەگەڵ ئەوەشدا مەرج نییە بەرهەمە نهێنی ئامێزەکان هەمیشە بەم شێوەیە بن کە باسمان کرد. جار وایە تاوانبارێکی دیاریکراو لە چیرۆکەکەدا نییە، بەڵکو حاڵەتێکی نائاسایی ڕوودەدات و دەبێتە هۆی تێکدانی باری ئاسایی. زۆر جاریش کارکتەرە خراپەکان بریتین لە تارمایی و خەیاڵی کارکتەرە سەرەکیەکان و وایان لێ دەکات بە دوای ئەو نهێنیدا بگەڕێن کە مێشتی سەرقاڵ کردوون، بەمەش لە کۆتاییدا چارەسەرێکی معقوڵ دەخەنە ڕوو. نمونەی بەرهەمە نهێنی ئامێزەکان زۆرن لە کتێب و فیلم و زنجیرەی خەیاڵی و بگرە ناخەیاڵیش. بەناوبانگترین نمونەش بۆ ئەمە کتێبی کۆدی داڤینچیە لە نووسینی دان براون کە بە یەکێک لە پڕفرۆشترین کتێبەکانی مێژوودا دەنرێت و لە ساڵی 2002 وەرجێردرا بۆ فیلمێک لە ڕۆژگەڕانی ئەکتەری ناودار تۆم هانکس. نمونەی تر بۆ ئەم ژانرە سەرکەشیەکانی شێرلۆک هۆمز لە نووسینی سێر ئارسەر کۆنان، کوشتنەکەی ڕۆژنامەی ڕوومۆرگی ئێدگار ئالان پۆی و چەندان نمونەی تر کە خوێنەرێک و هاندەرێکی زۆریان بەلای خۆیانەوە ڕاکێشاوە و زۆرێکیشیان لێکراون بە فیلم و زنجیرەی سینەمای سەرکەوتوو. ئەمە کورتەیەک بوو لەبارەی ژانری نهێنی ئامێز. بە هیوای سوود.